صباح طبعا بخير بالهرجي هند بن وقتمی هفته صبیه بدما پای تخت الهولره گلستان محمد امینم اما چندین بابتهم جارند روش باشه ده به هفدوره بشوپینن بالا بکشنن لسر هنرمندکی کجنا و باجار رزاخو ده چند روزن در باس بوید آن کده همه در باس بوید مجولی برهمانی نستران کنول و در الاستودیو می هم گنگش لسر هنر بکن همش همه لگوه لدنگی وی خوش گهداری بکن د جبلی و مجارجی ما چندین بابت و زانیاری آماده کردن د درجه های ویدم جمعه دم بشوپینن جوانجی کردن و چه که کلام کنم به هفدوره شوپینن ایرو پارلمانتوی کردستان دیجوا و دنگ لسر پیشنیار یاسای مافی و ارکی نخواش دیده. لگوری برنامه کار جوینا ایرو یا پارلمان کردستان دبرگه کمینده پارلمانتو بردامی به خواندن دویم جو پروژه یاسای لاسنوکرنا فرمانبرانی هرما کردستان دیده و هر وها دبرگه دوی دجی یا پارلمانتوی دنگ به پیشنیار یاسای مافی و ارکی نخواش لهرما کردستان تداین. جوات وزیر العراق پروژه یاسای بودجه سال 2020 پرجاند و جوا لگور کوهاتی بلاف کرن کوج جوات نونر العراق راگامنا حکومت پروژه بودجه سال 2020 پجراند و هر و هاجی جوات نونر العراق جی شاندیه پروژه اواکواتی پجراندن یا بودجه سال 2020 دمکی دیا که حکومت عراق آماده کاریش با بودجه سال 2020 جی کریه. هر وها پیودار حکومت عراق احمد طلا راگهان جبور خصنا خرج کردن و تیفچونه ملگورانا و لیکولین السر دبکن و هر وها جوات وزیر العراق جی پروژه یاسای بودجه سال 2020 جی پجراندیه. ارتش ترکیه جی خالن سربازی لسوریه و روجاوای کردستان به تایبەتی جی لگری سپی موشک باران کردن و چگهان کردستان 24 رقم فلوراگهان کو ارتش ترکیه گوندن هر یک جگوندن کورپتک و هر وها برکیت و خربت و سارونجن روجاوای باجار گری سپی روجاوای کردستان موشک باران کردن انجام دجی 7 سربازان ارتش سوریه بریندار بون هفدم روان سوریه انکو روانگه سوریه مافی مروان بلاف کرد جبلی وان 7 برینداران وان زانیاری لسر کشتن هن سربازن سوریه جی هیا. ایرو رکفتن آشتی دنوار اسرائیل و امارات واشنطن ته امضا کردن و با آمدبون دونالد ترامپ سروک ولایت نگرسین امریکا اسرائیل و امارات رکفتن آشتی واشنطن امضا دکن و پیوندین خوا یه نوع دیپلماتیکی دست بدکن و لگوری و رکفتن جی اسرائیل و امارات ده پیوندین خوین بازرگانی سیاسی آسایی بکن هروها بالوزخانه خوا لولات هفدود وکن ده همان دم دجی وزیر برگیری اسرائیل و بحرین و ده کمین پیوندی تلفنی جی دیگل هفدو انجام دان و تخوازن هوا آهنگی سربازی جی دیگل هفدود کن. رخصنا تندرستی جهانی هشیاری دیده و رادگهینه کو واکسین داوی به پتای کرونا ناینه لگور کو هانس کلوگ رهبر رخصنا تندرستی جهانی لاوروپا راگهاندیه کو واکسین کرونا داوی به پتای ناینه راگهانجی کو حتی نهانجی آب نزانن کو اف واکسین کو هاتنه برهم آنین گلو دیارمتی دربن دا کو وان حالتان کنترل بکن جبر کو هنگ آماجه هنه اوه که رد دکن آماجه باید که جیده کو دهی و بیده اجمارا گنج دستان به کرونا دیزیده تر ببا و ارکن وانجی گرانتر و قرستر دبن رخصنا تندرستی جهانی دا خواست دکه کو چاو دری ازیده تر جبو کسین به سالا شوان کو بیتمن بکرن.
کورتای ئەمە بسەر هەفتوو داهات کەرەمگەنم هەن بابەت و مژارێندن بشۆتون. شخۆژی داوین و چەیەمە لەسەر هوشیاریە ئەنکۆ هوشیاریدانە رەخستنا تەندروستیە جیهانی بوو دەربارەی زێدەتر بەڵاوبوونە کۆرۆنایە و داک و خەلک زێدەتر هایخوا خۆ بگرن هاشخۆ هەبنج وەکووە کۆوان ڕاگەهاندیە دەهەیڤا بێدە هەژمارە مرنێ بە کۆرۆنایەوێ زێدەتر ببە. تەوی بەڵاوبوونە ڤایرۆسا کۆرۆنایە باندۆرە نەرێنیژی کریە لەسەر هەموو سێکتەر و کەرت و بوارانە یانی ژگولی ژیانە نۆرمالە یاسایی لێبەلەیەک جوانەژی بوارێ هوەریە سینەمایی بوو کوها کرد کوبدەهان فستیڤالە نێودەوڵەتی تۆمارکردنا فیلمان و ڤیددیو کلیپان بسەکنینە یانژیش بۆ هەیامەکێژی خۆ بنالێکی بسەکنێنن ڕ ئاستێنن باش بخن لێبەلێنها هێدیێدی ئەف چالاکیên هوەری دەست پێ دکن و هوەرمەند جیوان بەرهەمن خوا پێشکێشی گوهدارên خوا dikin da kowan aşina bikin divan çend hêvên derbas bûne ew mijûlî çi bûn. هەرچەندە ئەو دۆخی بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا هاتۆتە هەراوە تەواو ئاسایی نەبووتەوە بەڵام بەشێک لە هونەرمەندان دەستیان بە چالاکیەکان کردوتەوە و بەرهەم و ڤیددیو کلیپ تۆمار دەکەن هاوکات بە شێوەیەکی سنووردار و بەڕەچاوکردنی ڕێنمای تەندروستیەکان ڤیستیڤاڵە سینەمایی و چالاکی هونەریەکان بەڕێوە دەچن هەرێ بتوێی ئاراکسین بەشێک لە هونەرمەندانی هەرێمی کوردستانیش دوای وەستانی ماوەیەکی درێژ لە تۆمارکردنی ڤیددیو کلیپ و گۆرانی و پرۆژە هونەریەکانیان ئێستا دەستیان کردوتەوە بە تۆمارکردنی ڤیددیو کلیپ و گۆرانیەکان لەگەڵەوەشدا دۆخی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان هێشتا مەترسیدارە ئەوەش کارەکانی هونەرمەندان سەخت دەکات و ڕەنگە ببێتە هۆی ئەوەی بەشێک لە کارە هونەریەکان وەک پێویست جێبەجێ نەکرێن چەند ساڵێکە بۆ هونەرمەندان بە تایبەت هونەرمەندانی هەرێمی کوردستان ساڵێکی باش نییە ئەوەش بەهۆی ئەوەی لە چەند ساڵی ڕابردوو شەڕی داعش و قەیدانی دارایی زۆرینەی پرۆژەی هونەرمەندانی وەستان نزیکەی ساڵێکیشە بەهۆی بڵاوبوونەوە و تەشەنەکردنی ڤایرۆسی کۆڕۆنا چالاکیە هونەری و ڤیستیڤاڵ و سینەماکان وەستاون یان دواخراون بەڵام ئێستا خەریکە هەر چۆنێک بێت ئەو چالاکیانە دەست پێ بکەنەوە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە زۆرینەی وڵاتانی جیهان ڕێکاریتون دژیە و پەتایە گیرایە بەر ئەوەش زیانێکی زۆری بە هەموو سێکتەرەکان بە تایبەت ئابووری و هونەری گەیان بە شێوەیەک دایان فستیڤاڵی نێودەوڵەتی و تۆمارکردنی فیلم و ڤیددیو کلیپی لە سەرتاسەری جیهان وەستان بێژناوە کوردستانێژی تەبلیغ و چەندین هونەرمەندان هەوڵدان دەمێدان و دەدەما کەرەنتینێدا و قەدەغای چون و هاتنێدا بریار لایڤ و سوۆسیال میدیا و تۆرێن خۆی جوواکییان و هەژمارن خۆی ژواکی دیگەل هۆگرن خوا بەردەوام بکەن دیگەل هەندەرێن خوا بەردەوام بکەن و جوان نزیکتر ببن وان ساوا بێنن بچێکی من بە موزیکێ هەمژی هەر کەسێک و بە ڕێیەکێ هەوڵاوەیەکێدان هەژی هونەرمەند دڵشاد زاخۆی کو دی ساڵ 1994 و دەست بە کارێ هونەری کریە و هەروەها دی ساڵ 1970دا بەرەی خدای وڵاتی ئەوروپای گۆرزانیارێن و دەستمەکەتنە هەروەها پشتی 20 ساڵم سەربردنا ژیانێ لە وڵاتی ئۆروپایە نەها بمەبەستە تۆمارکردنا بەرهەمێکی نو وەگەرە هەیە هەرێما کوردستانێ و خۆشحاڵی بەژی بەس بهێ وێ دە پرۆگرامە ڕۆژ باشدە دیگەلمە بێت گەلێکی بخێرهاتی سەر چاوە چاوە بوو هەیەما کەرەنتینێ قەدەغەیە چون و هاتنێ یان نەبوونە فڕۆکەیان وە چاوە وەختی خۆ لە ئەوروپا بسەر برد چ خەس باندۆر کرد لەسەر پرۆژەیاتیان ها تشتاقي راسي بزحمات بي يعني حتى في كرانتينا ما بخوخ كرانتينا كان مجبور وجربتي مجبور يعني قال لك كاتمه همي وقت ما تقريبا همي دمال بچو گەلێکی بخێر هاتی بجێ چ خاصە تو بەگەرە هەیە کارێوەگە هەیە چ ئاستی حتا بێگاوێ كافكاري نوكا اسهاتيم بله اما تقريبا موي بيجا مشين بيجا ما بدو حفتي اسهاتيم وكو كليب رخيم بس خلاص بما بس مويت كاري مونتاجي دا و كارت خودت كن بس عندك كاري ديت موسيقى بيبا مجيد بيجي ان شاء الله وجي كده داويت چاو بوو بخوا هوەر هەڵبژار تژێ ماڵباتێک بنگەکە هوەر دۆستی یانجی تەنێت تو ژناب ماڵباتە خۆسە دەرکردی نا ئەس ماڵبات بنە ماڵ وەک جەرە گوتی ڕەحمەتی بابێ مێژی خۆ لێدەری عودێ بێ و کورماتێک من هەیە ئەوژی سڵاوێت مێژی بووی پڕێکا بەرنامەی ئەوژی کە ئەڵمانیا نەکەترین تاخواری ئەوژی لێدەرێ بزقی هینگەوی و سەروی دایمێت گوتنێم
يعني ومن بروجي از بروجي ليدر درباكي بيم يعني وكو ايقاع و ومحاش ستران قلت نذكر وموسيقى بله دست بك اصلا نوتو شاري من دست ستران قلت نذكر و هەوڵداد هەیە ئەمە دەرباسبووی دە بریا تۆڕەنجڤاکی دلە خەلکێ بچێکی خۆشکن ینی شەڤۆیرکێک بێ یان سترانێکە بێ تەنێژ بۆ هاندەرە و هۆگرێن خوا یان تەنێ شەڤۆیرکێوە مالێ بوونی یانش بە کوگەلێک هونەرمەندا لايف دکردن لايف دەکردن وقتی که والله بس بو حوالت خو گله چرا من راستی من نخو حوالت بشانس بون هۆگرێتە نەبشانس بوون آره الله بس بو حواله و يعني ماله و فيديو الحواله وسر وكي قلت السوشيال ميديا بله بجبریم هرن سر و کلیپات تازه کوتا آماده کردیم تخوازن چیزی بنگیت ببیزن در چی بر حاضر فيها هم از پارچه که شهر شوی استرانی خوب جامعه کلیپ کردیم بجامن بخت تما بجامن کنگی تو دقتی درگاه دل من کنگی تو دچینی اوین الباغ من کنگی تو دقتی درگاه دل من کنگی تو دچینی اوین الباغ من بجامن دین کرم عشقاتم از کشتم ویناتم دمرم جبوتم ازم عاشقتم اسیبیم دینتم دمرم جبوتم بجی دنگ خواست شما وجه نهینیه خوشیه دنگ خلق زخود چی ده؟ آوا ویا کشو هوایا ویا يا فندي وقت درك هتبقى ابا خبيري بلا ابا خبيري قالت قلت جماعه ماشيين خو كنت مع ملك دي لكن ابا خبيري ايغو ابا خبيري بخو تمي عبد نهني چيا ابا خبيري بس اگه كيمو چيا بس بيده مزاني ما قلت قلت شات خوب قوي قال خوينم بس ابا خبيري والله تهنك دابا ماشي وجا اف كليبات تازات الكردستاني كليب كريا يا انت الاوروباي كليب نه الكردستاني از قال كارت خوتونري راستي از عبد الخوشي بد بينم يعني از قال جرى شولت من وكو هنر الكردستاني بلا قالك بمن سهل ترعني بله شو ما اجبرت يعني وقت جرى قلت ناف حوالت خدا ما ناف كسو كارت خدا بدر اس شيم يعني وقت قلت بتشمو بيم يعني قال وانا مبرينم بس الاوروبا زحمات وانا قال لكن يعني حتى ما عاد ياخذ ريسك حتى هي او جهه اون لوكيشن تصويرها اون يعني حتى ابو موزيك يجي بوم الكردستاني قالك صنايتنا درسته وجا لاوروبا هم دبینن گرک هنرمند يعني کارو چالکان انجام دادن یوجی هنا بله چه دم سال ده زیاده تر کارو چالکین و هنا يعني هم تقريبا حميده من سال طيبه في اهنگت ميت سركيت كردي ميت وكو نوروز جشن نوروز هم قالك سر سالن قالك جشن ديت يعني وكي قلتي هل كفتني هر كفتنا كابتن يعني بس في سال 2020 تقريبا سالا كي داون بوش حموالي كتبو خاري وجا نهات برهمك آماده كريا پاشي تچل برا از خوشحالی بس دست خوشی او سپاسیا که ستار گروپت کم کوابت او کلیپ من آماده کردن سپاسیان کم و دست خوشی لانش کم اول یک وکو کلیپ پروژه دی جیکت ترای که دو وکو جاره دنگ ام جاره دنگ دی خلاص بتن و چندین هنرمند جی باش دارن او جیک بو هر بیرانینا هنرمند خودش رازی مازن اردوان زاخوری بله او جیکل تون استودیو تتا تومار کرن قال ماموستا محمد زكي وماموستا مهدي او جيك از بس في چندش وقت قلتي اماجه بدم كاس بس ان شاء الله او جيك برو خلاص بينا نجتا بحثا به که کر سترانک هیت هوی کو کلیپ اینا گله کهونات گله یا زخوی
گوتنە هەرە لۆی 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 ئەس دوێژم ئەڤ ئاوازگەرێکی هاتیە دزین هەم پێیڤ ئەوەی وێنە هاتنە گواردن هەمژی ji bo Tirkî jî hatiye Tirkî jî hatiye gotin Awstralya zaten delber kiriye yani نا والله بس قالك سترون تيدان قلت يعني مثلا شي بيجي ابو قالت هرسل مثلا تركي تشتكات بتقولنا تركي يعني قالك تشتكاتين قلتنا هالشي بيجي كردينا او جي قلتنا بلكي عندك تشتتون عربي نجي وهرب نوبه خوشتينا خالي بس اجا مثلا مرفت تشتك تركي بيجتن يعني تشتكي ب ميلودي اون بيجتن كلا شهر عندك تاني بيجنا من الفوتا تشتك تركي قلت باش اوج وصاين الناس تشتكي او تجد بيجي وقال جرا واستروني هادي قلت نبدا هرا لوي لوي هرا لوي 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 يا هي اوج دلبر نكري امنا جربي خو حاضر كذا كم قالك خوشة جبلي وياك يعني تقول وياك يد برانيا برهمن خدك و موزيك كرسانيتي كردواري به يعني جي دكارم بشكل مودرن بكنو يروج آفاي ويناف شيء تبلي بكن البعض خوش امر فرد تشتكي مثلا يعني بسينورا الجم تجي بله مرف شيء تشتكي مودرن شيء كده هذا تشتكي كافنارجي بتشي موسيقى كيني وهندك تشتهي خاصة بلا هر وك خوبتن خوش ترى ده او تمام من تتدا علي بيفو اوازان ده زدتر حزقد كي كار بك كيش تفهم دكيكو دما تبرهمكي امادتك خدا اسو قالك يعني اس چه پیوا خوشه به دنیا که بت يعني اس چم کار بینم بو سترونگ بودنه الفيديو ما هيك از قالك يد ابراهيم نوجنو كل يل ولاطي يونانا بله نوج دار زاخوي وج لدار اورجاجي صافت مبيجي اس تقريبا انه كاوجي قالك بيفات نويستنو كيفان بيتت واقو ابراهيم كيفان بيتت واقو هنرمندجي از بینم دک پیوت ویژی گلک جانن یعنی زانت انکم چه دویتن باشه بسترانك هي تبخوا بيفي نويساند بن من گلکش میجا پیف نویسی بین جارک يعني اصلا دون تواصبوا من نوعين اويدي نه اشتر قال جارا من يعني جارك دوات بيجن بلكي مخوبيا ويدي كده تشتكي دي قهداري بكم دنگتا يعني تشتكي آواك اشتر بين آوا هولي ريجي خوشا يا هولي ريجي باشه ان شاء الله وكو اسرنشتينو كال قلتي كيف استشار كردستان استشار اس مدة تسبو خلق خو جمهور خويا سورانجي تشتكي بارچكي بيجيك لوصل ورا مارو ورا هرچا ومليتا ورا مارو ورا هرچا ومليتا پیمانم پیداوی پیمانم پیدا تو با هر جبروی امنیش لاوی مای پیمانم پیداوی پیمانم پیدا تو با هر جبروی امنیش لاوی مای فکر و هوش و یادم چاوار وانتا فکر و هوش و یادم چاوار وانتای با آواتی شاوک لجوانم با آواتی شاوک لجوانم بای فکر و هوش و یادم چاوار وانتا با آواتی شاوک لجوانم بای نرمشي ما استاذ خوش دين خوش دنگل دنیا بيجي بيقولون وجه تتقل في بلا تازايا نوجن كرونو بهتر سر هلدانا هنر چای بتایبتی جیل دور از آخوی کو چاب سروی که نه حالا محمد عارفته نوجن کرن هدی بواره هنری جی زده تر بیوکرنو برفره کرن رولا چه به دوی که دکو يعني بهتر هنر بچه پیش ده لنفچه آوا راستي عندك تشتتين وقت عندك قودان كانت يعني اصلا كانت باره هنري ده حتى بشكل تراد بتوسر في خب بشكل زحمتي بينن وجه جماعه ما مشين بيجين مجد برا يعني قالك شو البنا كرن يعني كبو منطقه بهدينا مشين بيجين مثلا وقت قوتي والله محمد عارف الزيري عند دف ماجي وش كو هنري بيجنم بله دي قودان سري معين وجه حتى بشكل ابيد بهم حسكن يعني مثلا هر بو پیش بهم هنر خو پارێزن و جهێت کە مرۆڤ شێتن هونەرە خۆ لێ پێشکەش کردن
ما جهودش تابن ام بشین کار خوی هنری تداد چی گلک باشه وجه پیوندی و هنرمند ایل درفه ولا چاوانه تکلی و چاوانه درباره ما بخواه الحمدلله و شکر باشه باشه گلک يعني اون پلانا دیگه هفدو دینن داکو ایونت و چالاکیان انجام بدن گل اجاره بس بلکه دیت نت ما بچه کم بن بس ما به هلا تلفونه گل اجاره و جنابا ناف خویا کردستان ده الحمدلله کردستان از مانش برهنده از بیشم گلک شلیم رفیق گلک صناعی ترد بنی یعنی حتی بودیت نه هوالا بودیت نه هنرمند بودیت نه موزیک جنا خوش تره بدید که آج برهنده بیشم آستان گرچه گمل گلک پروگرامه گویی آستان که اروپا و ویره فرقیت وانا بنا الویره گلک جرب سر هلا تلفونه بس دیت نت ما بلکی کم تر بن بس الکردستان امروزی چه تواله خود زیتر یعنی زیتر یکودو ببینن اشخاص گرنگه کو هنرمند کردستانی به یعنی نتنه گردای نافچه که خوابه حتی کو زیاده تر بچه ناف دل خلکه او بیاد مین سر دیالکت وقت چه دیجن بله يعني زرابي بدوتي سوراني بله نه مثلا بهديني وقت جربوا مثلا سورانيا بهدينيا حتى مثلا وقت شباب يجن روشابا روشالات وديا مثلا ك همي كرمانجي بله يعني لازم هم هم ستايلك هبتن از بيجم دي شيء خوب كده دل خلك كده اصلا دي بتر برفره بقى جاك وقت اقول كردستاني بله گلک باشه وجه چه زیاده تر بالا تدکشن نوا هنره ده يعني موزیک جنیه یان سترانگوتنه تش کی جانه بهتر خوشید بینه والله هردوكا جهردوگه اكيد سترانگودنه بس اكيد شهردوكا جي چاوا شهردوكا يعني مروف كاري که هنری بکد موزیک که خوش دستو ترین زیرین بیتا تومار کرن وكو تومار كموزيك مروف بیتن حقیقی موزیک بدت طبعا اكيد حشوي سترانه که وكو سترانگوتن اكيد بس هردو بيكودو وگره داين درسته اما آوا که هولرش تربینن ل دوی نویده اما روشا کشوایه باشار که کردستان بشو بینن که مثلا گرمی و ساریشی دوره چخاص باندارت کل سردنگه هنرمندان ببدور بشو بینن زن بین روشا سقایل باشار که کردستان چوای کرم کرد ام بردام تکند گل هنرمند دلشاد زاخوی هر وقت کم گویی می بالا بکشنه لسر هم هنرایی هم جیشیانایی هم او کارکو به مبست بر خدای کردستان وجاره پشتی کن زنن قدغه چونهات نبود کارانتین نبود فروک نبود هلن آسوانی نبود لنها روش یعنی حتی کم بیشن تگونجاندن داکو یعنی هر کسی که هر بارکی دا خود گل بگونجنه داکو أبا كارن خوا أنجام بدن وجه ما بالي بكشرن لسر سترانه هنري ودي سفرداونت كنت في واردة جماعة حمود دوا سترانه كهنرمند كل خالي خوش ورحمة خديله ب هنرمند مثلا تحسين طه دوا سترانه كتحسين طه كان وجه چنا به کسی که جدو که جزا خوبیتن و سترانه كتحسين طه خدمت دار لازم هر هنرمند کرد هر مرو وقتی هر پارچه تشتکش بله وقت ماش آب کش مرچه هنرمند تحسین تا هنرمند که اوج ماموستا اوج که مدرسه اوج مدرسه ما که گفتی کتاب خانه سترانه کردیه خوشحالی و بلکه از پارچه که مدیاری با جماعت پیش کامیره کنترلیشی نگاره چند سترانه که بخی کپله وقت ماش آب اوج لازم بودم لازم موزیکیش بود حاضر وقتی گفتی به صبح زو اما ویدیب کنی بجنا دلال چند شیرینه بجنا حواله
چند شیرینه ریک نازکه بفروخینه آخ ریک دلاله بفروخینه هكا براموسم والله بومن چنينه هكا براموسم والله بومن چنينه پارچه که بچکش گوتنت ما مستای خودجی رازی تحسین طاهر هروجي دينك خوش فجا تقول مجولي بروجيكت تازانه وجي كم كرنا چندين سترانات قال چند هنرمندان بله يعني مكرم بجن وك ماش آبكا وك ما شابك وك يعني از دست خوشی وك موجودی ملوان کم تشتاقی گلک جانا چیم بجم طبعا بیرا آستان بله شش سترانت هنرمند خودش رازی اردوان زاخوی يه أردوان إنه هر بزید اردوان بله شش او کاری هاتی يعني بريكاتون استوديو بروژه وانا و بروژه وانا تشتاقی گلک جانا حاضر کردیم كيف كينا هون كابو هنرمند زاخو حمو يزاخونا بله قالك هنرمند مثلا حاجی زاخوی بله عبد القهار زاخوی بله ركشت ايراني اها ودلشا زاخوی ودل شات ساخوي ونشارن امشار ونشارن هر بشين دستو سابن سلاف ورزش تبارا حموجي نافن مزنن صلافت مش محامي هنرمندت ما هنرمندت زاخو ابت من قوت انه همي هندي هيك ما بين صلاف الحمي بله درسته وجهت اما باستراحتك بدنا دوباره وش خوجي ما قلت يتي باشك بيجي بروجرام ايرو حتى داويه ما بدور بشوبينه ان شاء الله اما روشا باجر كان كردستان يجيب شوبينه قال تورا پیاملرین کردستان 24 و جرجید گل هاوجین جمال جناب باجر اسلامانی کویت گل مبه هاوجین روش باش ام بزن بن باجر اسلامانی چه هیا چه دگذره روش چاویا کرم که بەیانیتان باش لەگەڵ دەستپێکی ڕۆژێکی نوێ بەشێک لەو شوێنانەی کە بەیانیان زوو دێنە سەرکار و دەست دەکەن بە ئامادەکردنی هەندێک لە پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان بۆ ئەوەی کە لەگەڵ ڕۆژێکی نوێدا دەست بکەن بەکار و پیشەکانی خۆیان بەشێک لە چێشتخانە و مەطعەمەکانن لە سنووری پارێزگای سلێمانی بەتایبەت ئەو شوێنانی کە لەناو بازاڕ کار دەکەن و هاوڵاتیان بەیانیان زوو سەردانی دەکەن بۆ ناخواردن نێسا لە یەکێک لە چێشتخانەکانی ناو پارێزگای سلێمانیم کە لە کاتژمێر 4 بۆ 5 بەیانی کار دەکەن و دێنە سەرکار بۆ ئامادەکردنی خواردن بۆ هاوڵاتیان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بۆی کە بەشێک لەو چێشتخانانە بەیانیان زوو کە دێن بۆ سەرکار کاتژمێر چەندێن و چۆن خۆیان ئامادە دەکەن بۆ ڕۆژێکی نوێ لەگەڵ وەستامیران گفتوگۆ دەکەن وەستامیران بەیانیت باش پێمان بڵێ ئێوە لە کاتژمێر چەند دێن بۆ ئێرە بۆ کارکردن و کە دێن بۆ ئێرەش چۆن خۆتان ئامادە دەکەن بۆ ڕۆژێکی نوێ ئێمە وڵا بەیانیان پێشەکی بەخێراتنی کەناڵەکەتانەکەین بەیانیان ئێمە تقریبان سەعات 4 و چارەک یەنە سەرکار ئیتر بەیانیان شۆربامان هەیە جا دوای هەر لەگەڵا برنجش لە حازرەکەین هیوای تیا بەیانیان شۆربە ئەخوات هیوای تیا حەزی لە برنجش لێیە ئیترە تاکو یەک و چارەک ئێمە ئیشەکەمانە ڕات ئێوە ڕۆژانە ئەم کاتە دێن کە دێن بۆ ئێرە ئەگەر بێت و کەمێک درەنگکەون خواردنەکانتان درەنگ حازرە بێ بۆ هاوڵاتیان تووشی ڕەخنەدەبن لەو بابەتەیە وڵا بەڵێ ئەوە زۆر ڕاستە بانی سوتفی ئەگەر دوا بکەین دوا ناکەین بەڵام تەواوبوونەکەمان تۆزە زوو کارتی وایە دوانزۆنی تەواو بین خەڵک یە خواردن نامێنێتتر گلێمان لەکەن ئێتەوە خەریکە بەتەمەن ئینشەڵا ئەوەش چارە سەرکەین باش کاک میران هۆکار چییە ئەو چێشتخانانی کە لەناو بازاڕدان خواستێکی زۆریان لەسەرە و لە کاتژمێر 12 بۆ 1 کە دەچی بۆ چێشتخانانە جیاواز لە چێشتخانەکانی دیکە خواردنیان نامێنێ هۆکاریەوە چییە ئەو خەرەباڵقی کە لێرە هەیە وڵای خواردەکانی مە چووکە هەر بەیانیان هەکسەر حازریەکەین ینی شتمان نییە بۆ کاتێ بمێنێتەوە جا سعرەکەشمان تۆزە مناسبە ئێتە خەڵکی لە خواردنەکە ڕازیە لە خوا بەزیێ بێ ئێتە بە بۆنی ئەوە تۆزێک ئێمە زوو تەخۆ بین بەیانیان زیاتر خواستی هاوڵاتیان لەسەر چ جۆرە خواردنێکە وڵای ئێمە بە شۆڕەمان هەیە بەیانیان ئیتری واشەیە حەزی لە برنج و شلەیە بەیانیان برنج لە ئەخوات دەستخۆش دەشت ساغ بێ سپاس بەڵێ وەک دەبینرێت ئێستا خواردنەکانی ئەم چێشتخانەیە کە حەزت دەکرێت بۆی کە هاوڵاتیان سەردانی بکەن بۆ ناخواردن هەر لە ئێسەوە هاوڵاتیان دێن بۆ ناخواردن تاوەکو کاتژمێر 12 بۆ 1 ئەم جۆرە چێشتخانانە خواردنیان دەمێت بۆ هۆکاریەوەی کە لەناو بازاڕدان و هاوڵاتیەکی زیاتر ڕویان تێ دەکەن و کاکمیرانی ژاماژی پێدا ئەوان لە کاتژمێر 4 بۆ 5 بەیانی دێن بۆ سەرکار و خۆیان بۆ ڕۆژێکی نوێ ئامادە دەکەن
دەست و جانەوە سابێ گەلێک سپاش بۆ هەفکارێ من هاوژین جەمال ژناوە باژار ئیسلەمانیە خۆشی نۆرمان هاوژین ینی دلێمت شەوتە سەروێ خواردنا سبهەیە کوافکارن من دەرباز بن و بەحەسەتکن لەوێ جارە میهمانێ مژی ئامادە بوو و ئەوژی برچیکە جەمێ پاشیل بێ دەرێت شتێکی پێشکەش بکن بخۆن بە بدورە ئەرەم بەردەوام بکن مانەولە بوو تجي برشي وينا قلت ناطب يعني متشكش برخبة أنا قلت يا حقيقة يجي سروشي يعني ما فكرت باقي كنت بي دمي الصباح شو يعني ما تشاج نبخور هيك ما تشاج نبخور منها هالشيء شو بيش كيش بكن رجع جرم يعني تقول هفكار خواهرم جافة ما بدومينن وجرا خوا تقول هفكارن خوا بيعملين بيستوشاره وجارم بيعني باش الجمتة شهاية روشة باجار شهوية روشا ساقايك شهواية شهواية جمتة كرمك بەیانیت باش سەرەتا هەر لە ڕۆژی کەش و هەواوە دەست پێەکەم هەواڵەکان دڵخۆشکردن باسلەوە دەکەن لە سەرەتای هەفتەی داهاتووەوە پلەکانی گەرمە 7 بۆ 8 پلە لە سنووری ئیدارەی گەرمیان دابەزین بەخۆوە ببینێ کەش و هەوایەکی تا ڕادەیەکی فێنک لە سنوورەکە بخڵقێ بەهۆی ئەو کاریگەری گۆڕانی کەش و هەوا لە سەرتاسەری جنیاوە بە تایبەتیش باس کەش و هەوای گەرمیان باسی لەوە کردووە کاریگەری بارەستە هەوایەکی ساردی وڵاتی رووسیا دەکاتە سەر ناوچە شاخاوەکانی هەرێمی کوردستان و ئەمەش واکە لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان پلەکانی گەرما دابەزین بەخۆوە ببینیەوە بە تایبەتیش لە گەرمیانە 7 بۆ 8 پلە دابەزین تۆمار دەکاتەوە باستەوەش دەکرێت کە دەستپێکێکی باشی بارانبارین لە زستاندا چاوەڕێی ناوچەکە دەکات ئەمە پێشبینی کراوە تەنها پێشبینیە و دەمەوێت باسی خاڵێکی تری زۆر گرنگ بکەم بۆ ژیانی گەرمیانیەکان کە پەیوەستە بە بوارەکانی ڕێگەوبانەوە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونی بڕیاریدا 10 پرۆژەی استراتیجی لە کوردستاندا سەرباری قەیرانی دارایی بڵاوبوونەوەی هەتای کۆرۆنا ئەم 10 پرۆژە نەوەستێ لەبەرەوە پەیوەندیان بە ژیانی خەڵکەوەیە سیان لەو پرۆژانە دەکەونە سنووری ئیدارەی گەرمیانەوە دوانیان لە بواری ڕێگەوبانە کە تایبەتە بە ڕێگای کەلار سلێمانی وە کفری کەلار ئێستا ئەوە هەیە خۆشبەختانە ڕێگای کەلار کفری کەمتر لە 15 کیلۆمەتری ماوە تەواو ببێت ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە و هەروەها ڕێگەی سلێمانی کەلار دەربەندیخانیش کە ڕێگەی سەرەکی سلێمانی گەرمیانە لەو ڕێگایش بە چڕی کار دەستکراوەتەوە بە کارکردن و بەڵێنیان پێدراوە شایستە دارایەکان بۆ کۆمپانیەکان و بۆ ئەو و بەرهێنەرانە تەرخان بکرێت کە کار لە پرۆژەکەدا دەکەن و ڕێگایەکی دیکەش هەیە لە سنووری کفریەوە دەچێتە گوندەکانی سنووری کوڵەجۆ و کۆکس ئەو ڕێگایش نزیکەی 27 کیلۆمەترە دەگوند و ئاوایی ناوچەکە ڕێگاکەیان دەبێتە ڕێگایەکی غیر و ئەمەش بژانەوەیکی گەورە بە ناوچەکە دەگەیەنێت ئەمانە هەواڵی دڵخۆشکەرن و ئێستا و هەواڵانە کاریان ئەو پرۆژانە کاریان تێدا دەکرێت بەڵێ گوڵستان بەێ گەلێک سپاس بۆتە هەفکارێ من هەرێم جافک و ژناوە گەرمیانێ گەلمە بووی وێجا بێگە ڕۆژێکە خۆش بووە و تەندروستێکە باش و تمەوی ساخوا بپارێزن سپاس هەرێم بەردەوام دکەن دگەل هونەرمەند دڵشاد هەروەکوم گوتی یعنی ئیرۆ میێوانێمەیە بدرێژایە پرۆگرامێژێ دگەلمە بێ هەم بابەتانژی دگەل دوو بشۆپینن ئەمیژی بچێکی بەحسا هونەرە بکەن تە بەحسابێ پرۆژەیە تازە کریا کول بەردەستەوە هەیە شش سترانên هونەرمەند ئەردەوان زاخوینە ژبلی وەیەکەوە چل بەرەون بکەن یعنی ئەس باوەڕ دکەم هونەرمەند تمی دوێ پلانên وینە لە پێش چەند پلانە ئامادە بکەوانە من استراتيجي داوي إنا أقدر قلت من دماغي كنا بخلاص بي أوجي كل أوروبا راستي أوجي مني خلاص كريك وأكو دانجو وأكو ميكسو همي وإن شاء الله بانيزيكا بلاف كليبانة في بروجيج دست مدارك ولا وزي خلاص بيم تقريبا بيجم إن شاء الله دويجي كليب كم يعني أو حاضرة أوجي بلاف نكري أوجي بلاف نكري إن شاء الله بانيزيكا ما بيجم أزيب كليب بلافكم وقف كليبانو كم شيء بلكي أشياء بيجم خوشتر بتهاجم بكليب بينا بخاري بس بيجم بما سالا كيا السوشيال ميديا كلا كاتا خاري وكو يوتيوب إيش نيكون أو كليب كر أبان هاست متشكري بس أبانو كأز بحثكم أو من الأوروبا من الأوروبا خلاص كري وكو دانجو وكو ميكس وكو موزيك همي بس إن شاء الله بانيزيكا دويجي كليب
گەلک باشە پیرۆزبێژی ئەو گەلک چاو. دێ پاشە ڕۆژێدا گەر هاتە ئەنجامدان پەیوەندیتە گەل زێدەتر کیژە هونەرمەندی باشە زێدەتر ڕوگن ڕاو بۆ چون و نەرینن خوا گەل هەفتوو دگوهرن یەک کورد يكرد يعني وكل اوروبا وكل فيري ئەوروپا والله اوروبا ما قلت قلت قالك هنر مدي طوالت من تاين يعني اس لو قال وكو كاري هنريه ما بخو ازل قال برادرت خو من چند تا چندین حواله ده به تاریخ کاری قال من وكو موزیک جن كاجار زاخوي صلابت من بويجي وكو حواله من هجاو هنرمند آواز خابری اوج دنگ بیجاو بستران بیجر قالم برادرت من يديتين وكو هنر دوست مشين بيجين كاك فرصت زاخوي كاك سالار نبتل كال اوروبا وكو هنرمند يعني تقريبا قالك هنرمند هاشي بيجم يعني عندي هوالا كما هنرمند هي اس من بيوندت من قالك بدينا والكردستان يجي راستي ما اشين بيجم ما همي هنرمند اون حمو پەیوەندی باشن اس موجودة تاس يعني بيوندت من قال همي ئەوە تێ پرۆژەیەک بنگەهەکە هونەری یا کۆمکردنە هونەرمەندان و پێگەهاندنە گەنج و خۆرتێن زاخۆنینە ینی اون پرۆژەیەکی ئەنجام بدن بەکەم زانن زاخۆیانی ماشەڵڵا هەموو هونەرمەندن هەموو دەنگ خۆشن وانا ما وجه مثلا قلت وقت جرى قلت امل جهاي يعني وكو كب حمي بيك بكون ببن ون زندی بکەن ون زين زندی بکەن تمی چالاکیان وهبن خدي با اكيد ما هر وقت تاني وقت كدير هر بردستن وهر بردوام يعني وقت شالا هر بردوام اوج مين سر دمي وان هوالا كو بشين ام بيك يعني كارت خويت تونري بله دست دلالت هولندا دیشی بله. تو سروشته و آجال و وانشته و ساچانه الويري اها ديما خوشن قالك زانا لو داري هولندا ولا تاكي بتشيكا بله يعني هادشي مش كردستان يجي بتشيك ترى بس قالك يعني كنت بتشيكا وليك ضايع يعني تاكي جابي قال خوش كيف تجرتي؟ لا تما ما ناس راستي اخذ بيش بله اما ما قالك دريج اصل اوروبا بس من يعني واكو حتى واكو لغات وانا حتى اذا من حاجه ناقري اكيد بس قالك تشتكي قالك جانا اوكي بس ماني مرف بركي جريد دايش برهند هكر روج بروج وهي بهيبه وصال بصاله وريت اذا هكر وكيدي نه باشە ژبکم بابەتێک هەیە لەسەر دیمانێکە باڵکێش خۆشەیە فرینە نەورەسانە لە ڕووبارێکە بێ جەبتەبێتە گەرم بەحز بکەن لە ڕووبارە مەریچ گەلێک دیمەنێک باڵکێشدایە و دیمەنێ وێژی لە ناوە دوورگەیەکە بچووکدا ناوەڕاستە ڕووبارێ مەریچ لە ئەدهەنەیە ئەڤ گەلێکی باڵکێش بوو و دیمەنێکە ئارام دبەخشە مرۆڤان و ئەو ڕووبارە مەریچ و چاوکانیەکە ژە بولگاریایە دێ خوارێ و لەسەر ئاستێ ئاوا ڕووبارێکەیە کو 58 مترێ سێجایە جناوەڕاستە vê ڕووبارەژی دوورگەیەک هەیە بۆیە وەزگاکان کوجهێکی تایبەت ji بۆ وان باڵندەیە نەورەسان و دیمەنەفریناوان نەورەسانجی بە شێوەیەکی پۆلپۆل لە دەمێکێدا پشتێک و خواردنێدا دیگەرن خۆرە خواردنێ دیگەرن زیاد دیگەرن باڵە گەلێکی خەلکێ بە تایبەتی فۆتۆگرافەران کشاندیە و ئەف دیمەنجی ژێوەرگرتنە چاوە بوون دیمەنشتەرە قالك خۆشوە او قالك او في الدلويري زعفن یەنەورەسێ بله لە باژارێرانیا ژی لێ دەرێ دیمەن ولۆ تێنە دیتن gelek xweşkenrsin ew ji navavê de hejavê dikin ji xwe jî masiya dixwin hej masiya dikin ew masî jî baş e xweş e دار بحثي صادق كي تبان بس em birçînê xwade serê vê zibê nexwa em zêdetir te nawestêne eger tijmere kopleykedin stranekkedin pêşkeş bike bi dilê xwe vê carê بلا عشان تشتكي وكنتي من وقت دست بستراني كري دست بستران قوت نم كري لاوكا كي هاي من قال حاجة كر دي في حساس من حستراني كرواس بما وكي جرا قلتي دست بيكا صالت من دست بيكي دست بي او بي ما والي دركت اي لو لو lo 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 lo
دباجو لاوكا عزيز دل منو لا ريدي روي لا ويك وزيل سيك بنت زباريا كتي برجيا دوي لا ويك وزيل سيك بنت زباريا كتي برجيا دام دوزيت قرابيم دربينا مال سركال دبريدا دمنه دوا دلنگي خوهل كرين وزيت شما بيشيا برا بابي تقليل برموفيتا وزيت شما بيشيا برا بابي تقليل برموفيتا لسر دو بري شرابياني لبدا ميراتي قمر بيتا ضرب لوكو دستي مربنا خدش خراب بقرا وبربنا ومالي منت ماله ورشكني ومالي حيشا كوني المخيانا لاوك 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 هاي لاوك ايدا باجو لاوكو باجو لاوكو بوار ريا مدينة برژمان صدق خوش گلک خوشو الگرکمین برهم و کوی تگوتی اول یکمی برهم سال نوتو چهارم اول گفتیم پشتینگ نوتو شش می آدا کر و حتی نوگیجی کس خوشی گلک حاجت کم و خلک ماجی گلک خوش بو از گلک سپاسیاتت که بجبو ویدر فته و تو دوباره گلک بخیر هاتی جو کردستانه زور سپاس بودجی اج سپاسی همیات کم سپاسیا استاف ایندا جان کم سپاسی جناب داد کم و اف در فته واجی دامن کو ازل انا مهوانم ازل هر بگوان المال خو سپاس بواجی سپاس بکراره کی 24 گلک سپاس هنرمند دلشاد زاهی که بس بیت دیگل مابوی به بیا سرکفتنه و دبر همین بدجی خیر متبینه گلک سپاس می‌بیا روش کاش برنامه کند دیگر هفکارن خوا شخوا هفکار من هیرو مولودی رو ادگل ما به هیروم گلکی بریات تکنم خازن تو زیاده تر بوان بابت هن رنگ و رنگ و رنگین و خوش و بسود ادگل ما بیتمی هر صبح دنا و روش باشه ده و جا روش باشش داره روش باش گلستان اجی بیریاتت کن هر ساق بجانه گلستان هدی دقينا ورزي بايز ورزي هاوين بزيد يلي وبصام شجروش حو روجك مان ما بويكا هاوين تاو بيتو كوتايبا هاوين بيتو دسبيكي بايز بيكمان لهندي ولات تشار ورزا وقورانكاري رواداتو ئێمەش باسی گوڵوجیا دەکەین لە ناو باخچەکانەکە پێڕاگەیشتنی چەندە گرنگە و ئایا لە وەرزی پاییزدا لەگە وەرزەکان دیکە گۆڕانکاری تێدا هەیە یاننا لە ناوێکێک لە مەشتەلەکانی شاری هەولێرداین کە کۆمەڵە گوڵوجیای زۆر جوانی تێدایە بەیانێکی زۆر خۆشە بە گوڵوجیاوە دەست پێ دەکەین ئەوڕۆ کە دەستپێکێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ سەرجام هاوڵاتیانیش من کاک محەممەد لە وەردەگرم کاک محەممەد لەگەڵمانە دەبێ بۆ زانیاری زیاتر سەبارەت بە گوڵوجیاکان کاک محەممەد بەیانیت باش ڕۆژت باش ئەگەر بۆم باز بکەی ئەگە بیت ئێرە ئەزیێت نەبێ بۆم باز بکەی کە وەرزی پاییزە گۆڕانکاری بەسەر وەرزەکانە دێ جەنابم بۆم باس کە چەندە تەئسیر و کاریگەری دەبێ بە تایبەتی لە وەرزەکان و گۆڕینی وەرزەکان بەڵێ کە دەڕۆین بۆ فەسلی پاییز گۆڕانکاری بەسەر گوڵەکاندا دێ گوڵەکانیش هەمووی دەگۆڕدرێ چەند گوڵێکی تایبەتمان هەیە بە فەسلی پاییز بۆ نمونە چەندێک لە گوڵەکانمان بۆ هاتووە بەس هێندێکیان نەگەیشتونە ئەوانیشمان بەدەست دەگەن ئینشاءڵڵا لە کاتێکی زوودا گوڵانە گەر بۆم باز بکە ئێستا وە بزانم گوڵانە پاییزینە بەهارینەکە بۆم باز ئەمانە ئەمە گوڵی گاردنیا و شمشاڵن ئەمانە گوڵێکی چوار فەسلن یعنی لە هەموو فەسلەکاندا بوونیان هەیە ئەمانەشیان گوڵی قەدیفەیە ئەمەشیان هەتا زستان دەمێنێ بەس کە زستانی بەسەرداهات وشک دەبێ ئەم گوڵیان گوڵی جعفەری پێڵێن ئەوەیان گوڵێکی پاییزیە هەروەها گوڵی بەڵێ ئەمەشیان گوڵی داودیە بەڵێ داودیش پاییزیە بەڵێ لەگەڵ فەسلی بەهارانیش هەیە هەروەها چەند گوڵی دیشمان هەیە گوڵی سکرامینە بەنتن قونسوڵە ئەوانش کە گوڵێکی پاییزینە کاک محەممەد باسی هەندێک گوڵت کرد بە تایبەتی ئەو گوڵانی کە لە نەو ژووراوە لە ناو ئاپارتمانە لە ناو ماڵە چاودێری دەکەن کامانە گوڵ بە تایبەتی زۆر گرنگت تایبەتمەندیەکان هەیە دوو گوڵەکەت پێ نیشاندان بۆ نمونە بزانێکیان بۆ نمونە گوڵی زامبیا هەیە ئەوەیان تایبەتمەندێکی خۆی هەیە ئەوەیان تەبیعەتێکی هەیە کە چەوری شتەکان بەلای خۆیدا ڕادەچێشێ بۆیە هەموو کات پەلکەکەشی بە ڕۆنەقە یعنی بریخەدارە پەلکەکەی یعنی لە چێ ڕای بگرن باشتەوە بزانێت
ئەوە بۆ هەموو شوێنێک دەبێ بەس یعنی ئەگەر بتەوێت چاوری وشت بگرێ ئیناومال لە مەتبەغی دابنێ زۆر باشە. شکایت محەممەد یەک دوو جار بینیم و لە هەندێک شوێنش خوێنمەوە دەڵێن کە قسەکردن لە گۆگڵ و جیای گرنگە بۆ خۆت قسان لەگەڵا دەکە لە گوگڵ. بەخوای قسەیان لەگەڵ دەکەین پستا ئەو ڕاددەی ناکە بتوانین لەگەڵ هەموو گوڵەکان قسام بکەین ئین لا ئەگەر بە جەماعی قسە لەگەڵ هەمووان بکەین بە جەمعای تۆکو لێدوانیان بۆ دێت وەکۆیکایکە زۆر باشە ئەو گوڵانەی دیکەش بگومار کامی تایبەتمەندی خۆیە بۆ نمونە کاکتوست باس کرەگە باسی بەڵێ کاکتوسیش زۆر باشە لە ناو ماڵدا هەبێ چون ڤایرۆس و شت هەمووی ئەمواجەکان ڕادەچێشێ بۆ لای خۆی. سپاسەکەن کاک محەممەد گولستان ئەوەی کە ئاماژم پێکرد ئەم گوڵان هەرێکی تایبەتمەندی خۆی تێمەتوانیمان بەشێک لەو گوڵانە و تایبەتمەندەکانی ئاماژە پێ بکەین بۆ نمونە کاکتوس کە گوڵکی جوانە ڕەنگە ئاویشی زۆر نەوێ بە شێوەی سروشتی لە ئاپارتمانەکانیش ڕای دەگرن وەکو ئاماژەی پێکرد هەندێک شەبەکە و ئەمواج وەردەگرێت کە تاسیر و کاریگەری لەسەر مرۆڤ دەبێت و خراپە ئەوە وەری دەگرێت و پێویستە لە هەموو ماڵێکدا بێ ئەمە بە کورتی باسێکی مەشتەلەکان و گوڵەکان و شێوازی گوڵەکان و چاودێران بە تایبەتی لە وەرزی هێرو گلوگیەکان زۆرن ئەگەر کاک محەممەد دانەدانە قسان لەگەڵ بکە فقیر پێرانەگە لەگەڵ مشتری قسە بکە ئەگەر میوزیکێکی یانیان گۆرانیان گەشتی قسە لەگەڵا دەکەن گشتی مایکرۆفۆنێکدانەوە ئەگە هەز بکەم مایکێک بەدەستیوە دەگرێت لەگە هەمویان قسە دەکە ڕێک قسەی دڵی منت کردیان جا هێرۆ ئەتو زیاتر حەز لە کامە جۆرە گوڵاگەر ینی ئەگەر هێرۆ نەبێ چ گوڵک جگە لە گوڵی هێرۆیەکە لە گوڵەکانی مەحبوبی من گوڵی شتلۆفرایەکە لە سەرەتاوە هاتم نیشانمدا بەڵام کەمێک لێرەوە دوورە و گوڵی بامبۆشم زۆر حەز لێ بەس با بزانێ گوڵی ئەم گوڵە ئەمە گوڵی مەحبوبی منە زۆر حەزم لێ کە پێڵە شتلۆفرا ناوە زانستێکێتی ناوێ چییە؟ شلۆفرا بەێ من دیتێ لێ ناوێ نزانەی ئەرالیە تمام گەلێک سپاس ناوە زانستەکەی شلۆفرا گەلێک سپاس بۆ ئەفکارا من هێرۆمە بدی کوتمی سبهێنمەت خەملینە خۆشتر دکە بێبیا ڕۆژەکە خۆش ناژی وەختەوەیەکی هاتیە نرخێ دراڤن بیانی و نرخێ زێر ناوا بازارن هەرێما کوردستانێدا شۆپینی ماس بکەن ڕێجا $100 ئەمریکی گەلو بویە بچقاسی به 123,200 دیناری عراقیه 100 یوروشی 145,000 100 پوند بریتانی 158,000 100 لیره ترکی 16,600 دینار عراقیه 100,000 تومان ایرانی 4,800 دینار عراقیه یک مسقال زر عیار 24 384,000 یه 21 جی 338,000 دینار عراقیه و یک مسقال زر عیار 18 جی 388,000 دینار عراقیه خواهشی هنزانن یعنی نرخ دلار ده هیاما در باسویده باش بلند ببو لهدیدی و گره میا خوی نورمال یعنی رجای خوی نورمال ام بین بحثا پوره بکن لبه ره پورا کیا ابراهام لینکلن کود بیژن تایکش پورا اینا بزیده ترجه $81,000 امریکی حتی فروشتن ده زیده کردن که دان کمزاده که ده حتی اشکره کرن کو یک تالک ان کو پورکه ابراهام لینکلن 16مین سروکی ولایت نگرسین امریکا به $81,250 امریکی هاتیه فروشتن لباجار باستن لبره ناسنامای ویکریاری نهاتیه اشکره کرن خانه زیاد کرنه انکو یا نیاز ده کرنش خوشی نورمال جرد بیجن دبیجن اف پیش بینید کرن کو تالاوینا انکو اف پورایینا بگه نزدیک $70,000 امریکی لبله زیده تر جوی بریا کوان باوری پیت کرد کوی بولقاسی افروتن زیده تر هات افروترن اف پورا ابراهام لینکلن کوج سالا 1865 که ابراهام لینکلن هاتیه کشتن جه ترمی وی بخوا هاتیه جه کرن و هلاندن و لسر کاغذ که جی دانی بون هلاند بون حتی رجا ایرو و هات فروتن بخوا
بڤیاوایی پرۆگرامەمە سەر هەفتوو داهات حتا هەفتەیەکە بێ ئەز دووبارە ڕۆژە شەمبێ حتا چارشەمبێ ئاسێ شەمبێ بۆرە بمەتمی بابەت و مزاران بشۆپینن و هەر ڕۆژە بدەشین ئەفکارێن من بەرداوامی بکنە پرۆگرامێ حتا وێگاوێ بمێنن دامە خێرخۆشیدە و خاترێوە.